وەفدی مفاوەزاتی کورد لە نێوان سەرکەوتنی دۆزی نەتەوە و چنینەوەی داهات و پۆست. دوایەوەی ڤێتنامیەکان لەگەڵ ئەمریکیەکان چوونە مفاوەزات، وەفدی ڤێتنام تەواوی ئەو ناوەندە VIPیانەیان ڕەت کردەوە کە بۆ وەفدەکە ئامادەکرا بوو. تەواوی وەفدەکە ڕۆشتن لە لای قوتابیەکی ڤێتنامی مانەوە، بۆ ئەوان هیچ شتێک لە ڤێتنام و خاک و خەڵکەکەیان گرنگتر نەبوو. دوایەوەی خەڵکەکە لە بەرەنگاری ئەمریکیەکان شکستی نەهێنا، بە هەمان شێواز وەفدەکەش بە سەرکەوتن گەڕانەوە وڵات و ئەمریکا ڤێتنامی جێشت. گەرسەیری وەفدەکانی کورد بکەی هەر لە سەردەمە زۆر کۆنەکان تا دەگاتە ئێستا، بەهۆی ئەوەی ئەوان وەفدی حیزب بوون و وەفدی نیشتیمان نەبوون، وەفدی بنەماڵە بوون و وەفدی حکومەت نەبوون، هەر لە سەرەتاوە شوێنی نان و شوێنی خەویان لە هۆتێل و مەتعەمە VIPەکان کەوتن. چەندان ڕۆژمانەوە و نەک بۆ ئەوەی هەموو ڕۆژێک دیالۆگ بکەن و زۆرترین شت بۆ وڵاتەکەیان بچنەوە، بەڵکو مەبەستیان بوو لە چوارچەوەی گفتوگۆیەک سەردانی شوێنە گەشتیاریەکان بکەن و لە ڕێگەی پەیوەندی تایبەت و بازرگانیەوە لەگەڵ کەسانی تر و حیزب و ڕێکخراوی نزیک لەوان کۆ ببنەوە، لەسەر شەرەفی ئەوان جێگەیەکی گەرمتر و خواردنێکی چەورتر و پێگەیەکی بەهێزتر بۆ خۆیان دەستەبەر بکەن. دەوڵەتانی تر دەزانن وەفدی مفاوەزاتی کورد ئاسان ڕازی دەکرێ و قەناعەتیان پێ دەکرێت. تەنانەت ڕاوێژکارانی بیانی ئەوەیان پشتڕاست کردوتەوە کە زۆر جار گومانیان بردووە کورد بەدەر لە پارە و پۆست داوای دۆزی نەتەوەکەی بکات. لە ناویشیاندا حاکمی مەدەنی عێراق پۆل بریمەر دوای ڕوخانی سەدام حسێن لە یاداشتەکانی خۆیدا لە عێراق دانی نابەوەی کە وەفدی کورد لەو کاتەشدا دۆزی نەتەوەکەیان هەڵنەگرت بوو، داوای پشکیان لە دەسەڵات و سامانی عێراق دەکرد. دواتر هەر ئەو وەفدە عێراقیان بینا کردەوە. وەفدەکانی کورد لە پارچەکانی تریش لەگەڵ دەوڵەتانی سەردەست هێندەی خەمی پارێزگاریان لە چوارچێوەی دەوڵەتەکەیە، هێندە بە دوای شوورایەکی نیشتیمانی و نەتەوەیەوە نین و دۆزی نەتەوەکەیان تەنها لەو کاتەدا بیر دەکەوێتەوە کە مەبەستیانە شتێکی زیاتر بۆ خۆیان لە دەوڵەتانی سەردەست بپەچڕێنن. تەنانەت زۆر جار ئەو وەفدانە لە حیزبیش بچووکترن و نوێنەرایەتی یەک باڵ دەکەن. دوای گەڕانەوەشیان وەک بڵێ ئەوان بۆ چارەسەرکردنی شەڕی گەڕەک و کۆڵان چووبن و خۆشیان وەک پیا و ماقوڵ بن. هەر یەک لەوان بەجیا دەڵێت ئەوڵەکانی فڵان کەس بوو کە شتەکان جێبەجێکران. ئەمە بەو واتایی ئەو وەفدە نەوەک کورد دەچێتە گفتوگۆ، ناوەی دەستی دەخەن بۆ کووردە. لە ئێستادا پێویستە کورد وریا ببێتەوە و خۆی هەڵگری دۆزەکەی خۆی بێ، دۆزی نەتەوەکەی نەکاتە بەز و بە پشیلەی بسپێرێت، بەڵکو دەبێت وریا بێت و لەو کوونانەوە بە هەمان شێوازی جاران پێوەی نەدرێت تا لە کۆتاییدا کورد وەک نەتەوە بچێتە سەرمێز و ئیدارەی وڵاتێک بدات و ئیرادەی خۆی قوڵتر لە ڤێتنامیەکان نیشانی هەمووان بدات.